کاتتان باش بیسەرانی هێژا لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل با یارمەتی هاوکارانم گشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرتان پێشکەش دەکەم. کوردیناسیۆنی کۆمەڵی ژنانی کوردستان کەژەکە ڕاگەیان تا گۆشەگیری سەر ڕێبەراپۆ تێک نەشکێندرێت کە لە کەشمان ئازاد نابێت. هەروەها ڕخنەی لە هەڵویستی کۆمیتەی وەزیرانی کۆنسەی ئەوروپا لەبارەی گۆشەگیری سەر ئیمراڵیەوە دەگرێت و با ڕێگەدان بە تاوانەکانی دەوڵەتی تورک لە قەڵەمی دەدات و دەشڵێت پێویستە کۆمیتەی وەزیرانی کۆنسەی ئەوروپا هەنگاوی کردەی بۆ شکاندنی گۆشەگیری سەر ڕێبەرەکەمان بنێت. کەژەکە ڕاگەیان سیستەمی ئیمراڵی هێرشە بۆ سەر ئیرادە گەلی کورد هەتاکو سیستەمی ئیمراڵی بەم شێوەیە پێناسە نەکرێت هەر شرۆڤەیەکی دیکە دەبێتە پەسەندکردنی سیاسەتی پاکتاوکاری چونکە سەرچاوی هەموو سیاسەتەکان سیستەمی ئیمراڵیە. کەژەکە سیستەمی ئیمراڵی وەک سیستەمێک کە هەبوون و واتای مرۆڤایەتی جیهانی تێدا تاقی دەکرێتەوە لە قەڵەم دا و ڕاگەیان لەبەر ئەوە دۆستانی گەلەکەمان لە سەرانسەری جیهان لە دژی گۆشەگیری ڕەها و ئەشکەنجەی سەر ڕێبەرەکەمان چالاکی بەڕێوە دەبن. لەو چوارچێوەیەشدا 69 براوی خەڵاتی نۆبێل پەیامێکیان بڵاو کردەوە. ڕێبەری ئێمە خوڵقێنەری دروشمی ژن ژیان ئازادیە، ئەو دروشمە جەوهەری و بەهێزترین و جوانترین شێوازی داواکردنی ژیانی ئازادە کە مرۆڤایەتی بە یەک دەگەێنێت. ئەو دروشمە لە هەمان کاتدا داواکردنی ئازادی ڕێبەرایەتیە. پێویستە ڕێبەراپۆ لا ڕووی جەستەییەوە ئازاد بکرێت. پێویستە بزانرێت کە ڕێبەراپۆ تاکە هیوای ژیانی واتادار و ئازادی گەلی کووردە. هیچ کات ئەو تێکۆشانە ڕناوەستێت و تا مسوگەرکردنی ئازادی جەستەی ڕێبەراپۆ بەردەوام دەبێت. هەر لە ڕاگەیاندراوەکەدا کوردیناسیۆنی کەژەکە ئاماژەی بە بڕیاری کۆمیتەی وەزیرانی کۆنسەی ئەوروپا لەبارەی مافی هیوا و دۆخی ڕێبەراپۆ کرد و ڕاگەیان کۆمیتەی وەزیران ڕۆژی 7 ئەیلول کۆبووەوە و ڕۆژی 20 ئەیلول ڕاگەیاندراوێکی لەبارەی ئەنجامنامەی کۆبوونەوەکە بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بۆ کراوەکە لە ئیمراڵی پێشلکاری لە ئارادایە سەرباری ئەوەش مۆڵەتی ساڵێک بە دەوڵەتی تورک دراوە، بەڵام چاوەڕوان دەکرا دوای گفتوگۆکان یاسا بکرێتە بنەما و با شێوەیەکی دروست سیستەمی ئەشکەنجەی دەوڵەتی تورک لە قەڵەم بدرێت. کۆمیتە خۆی دەڵێت لە ئیمراڵی لا پێشلکاری زیاتر گۆشەگیریەکی ڕەها و ئەشکەنجەیەکی گەورە لە ئارادایە. ئەو دۆخەش هەڕەشەیە بۆ سەر ژیانی ئاشتیانە و ئازادی مرۆڤایەتی. مایەی قبولکردن نییە کە کۆمیتەی وەزیرانی کۆنسەی ئەوروپا چاوپۆشی لەو ڕاستیانە بکات. لەبەر ئەوە پێویستە سەر لە نوێ پێداچوونەوە بە بڕیارەکەی تا بکات و با شێوەیەکی دروست پێناسەی سیستەمی ئیمراڵی بکات. لەبارەی پێدانی مۆڵەتی ساڵێک با دەوڵەتی تورک کەژەکە ڕاگەیان پێدانی مۆڵەت با دەوڵەتی تورک بە کەڵکی گەلی کورد و مرۆڤایەتی و کۆنسەی ئەوروپا نایەت. مای قبولکردن نییە لە هەلومەرجی ئیمراڵی هەتا ئەیلولی 2025 بەردەوام بێت. درێژکردنەوەی ساڵێکی دیکە بۆ ئەو هەلومەرجە دوورە لە چاوەڕوانی گەلەکەمان و ژنان و سەرجەم گەلانی جیهان. جگەلەوەش ڕێگادانە با کردەوە پاکتاوکاریەکانی دەوڵەتی تورک. ئێمە داوا لە کۆمیتەی وەزیرانی کۆنسەی ئەوروپا دەکەین کە هۆشداریەکی تند لەبارەی گۆشەگیری سەر ڕێبەرەکەمانەوە بە دەوڵەتی تورک و دەسەڵاتی ئاکەپا مەهەپە بدات و هەنگاوی کردەیی بۆ ڕاگررتنی ئەشکەنجا بنێت. چەند ڕۆژێک لەمەوبەر لێژنەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا سەبارەت بە بارودۆخی ڕێبەراپۆ کۆبووەوە و باگشتی گەلی کورد دژی ئەم بڕیارەیە و بە تایبەتی خەڵکی مەخمور دژی بڕیارەکەی و دژی بڕیارەکە هەڵویستیان نیشاندا و وتیان پێویستە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بڕیارێکی بەپەلا سەبارەت بە سیستەمی جێنۆسایدی ئیمراڵی بدەن. Son gözün Ankara ayrılır. بیست و شش ساله ربرتیامه دبن شرط تو مرجن هری گران یکو مروبایی پارا خواجه نگرتینه لگراوا ایمرالیه وکه دیل گرتینه اخستینه بنا سارت ده نزیکی چلو دومه ربرتی بوان هجتن والا و پیچ بنابن جزای دیسیپلینه ده
ربرتی دبن تجریدکی گرانکری یا کو تو زاگون و حقوق و رز و رسم دنیای و مروایی پارا خواجه نگرتی دمشینن هم بر ربرتی وکه سازیان مروایی جهانه وکه سازیان مروایی نام نتوی گشتی هم دبینین به تشتی وازی بر پرسیارین خودی در ناکبن لبران بری زاگون و قانون بخواه دیار کری نجبوی مرواییه وان زاگون و قانون خوابم پیدکن دما مجارد به ربرتی دما مجارد به گل کرد دما مجارد به تکوشین آزادیا گل کرد دهمو آلیا دوش ندیتی بتن هم بتشی وازی و بریارا کنسه اوروپا یا کو دربار ربرتی دا گرتی و تجریده وکه روشکی نورمال وکه بمپکرینه که تنه ماف مروبان دیتن ام شرم نزار دکن ام به بریارا کو دانه ام نزیکاتیه کو رابر کرینه ام وکه گله وارگه ها مخمور وکه گله وارگه ها مخمور یا برخدر ام تجارا وان بریارا ناس نکن و ام دجی وان بریارا حیا کو خوین لجان مهب ام تکوشین بکن خودیل بریار خودر کبن جزاگون خوره رزدار بن بانگا مجبوی تبایی گله کردیه هر چار آلیه جهانه هر چار پارچه این کردستان جیان دکن لبرانبری وان تجریدن گران کریه لبرانبری ربرتی وان بریارن کو نروا یکل برانبری ربرتی هاتینه داین شرم نزار بکن و خودیل ربرتی در بکبن بجی ربراپو سپاس لە چوارچێوەی دەستپێشخەری بۆ ئازادی ڕێبەرەوە جەلان بۆ شنگال خۆ بەڕێوەبەری دامەزراوە و ڕێکخراوە پەیوەندیدارەکان با خۆ بەڕێوەبەری شنگال با دروشمی ڕێبەراپۆ لە شنگالە جارێکی دیکە دەستیان با خوێندنەوەی کتێبەکانی ڕێبەرەوە جەلان کرد بڕیارە خوێندنەوەی کتێبەکانی ڕێبەرەوە جەلان بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام بێت هەر جارە و لە ئەنجومەنێکی گەل بۆ هەموو ناوەند و خەڵک دەخوێندرێنەوە و بەتایبەت تیش دەخرێتە سەر بابەتەکانی سەبارەت بە یزدیەکان ئەندامانی ئەنجومەن دامەزراوە و ڕێکخراوەکانی سەردەر سنۆنێ و خانەسوور لە ئەنجومەنی گەلی خانەسوور کۆبوونەوە و گویان لە پەیامەکانی ڕێبەرەوە جەلان گرت دوای خوێندنەوەی پەیامەکان خەڵک گفتوگۆیان لەسەر فکر و ڕامانەکانی ڕێبەرەوە جەلان کرد سياسة قوي باركي يعني الدولة اللي بوناك وسلمي تركاي كرن فيك يعني جوه قالك تأثير المكا جوي فكري قوي أملتي خبري وبرو فروردكرو حقا أو زحمة كيشا الحبسادة وأوادة وخشوت تاندن حتى في سبيل ملت خوا اجبن دستا دريخز وهكاكر اف ملت همو پروردگرن وجبن وان بن عباده دريخستن اترگا وهكاكر دابر خو بسكن خو پروردن پاراستنا خو بكن و ملت همو دريخز وهدان هو او فكر سروغا بونه حوالا د مشي او خيرا خودي وي او 5 سالي ويل بر خودن دولتا تركيا نگاره چقه جيبگا و ايرو ام ممنون سروغا بون اگه چای تركيا هاگه هات گشت شنگال هاگه ام مواهاتن و وگه گوتی اب خورد و زاروگن ممله خوکرین و مواهاتن شر کرین هاگه گلکش ما نو خیره خودی وان با البر وان فرمانا گلش گیت شوانا کم ایرو بین الویدیوان بنیرن بری فرمانه بری 2014 راست وکا ایرو دیسا افدر اف قاعه جهه جوین و کومبون و ریوا برنا ازدیال قاعه که وهات داده چما بری فرمانه دیسا وسا خورخستن نت کرن اجبر چه هاتمونه بن پیکرن لایرو دیسا العین قاعده سر فکر رامان سروک افو اف کچو خورتن ازدیا که ایرو خسروی فکر و رامانی داینا آوا کرن خو پاراستینا پیشنگ خو داینا چه کرن شهیدن خو دانل بر و دوز دل به اخیدا
هەمووژی بخێرا وی فکری وی ڕامانی من 17 ساڵش بەر شاگرتێ سەرەوە کاپۆ هاتن و ما خلاص کرش دەستێ دژمن لازم ئەم هاتە ساغ بن ئەم دەیندارێ سەرۆک بن لازمە مێرابنە سەرخۆدی و نشتی ترسن پشتی خوشکێت مەچوو پشتی شەرەفێ مەچوو پشتی داکو بە خوشک و برای مەچوو چی تشتێکلمە نەمایە یعنی هاتە بدینێ مەقۆڵێ سیاسی سەبارەت بە ناڕوونی ڕێککەوتنەکەی ئەم دوایانەی نێوان عێراق و تورکیا و هێرش و بردومانەکانی دەوڵەتی تورک بۆ سەر هەرێمی کوردستان دەدوێن. موختار موسەوی چاودێری سیاسی ڕایگەیاند هێرشەکەی تورکیا لا دوای سەردانەکەی شاندی سەربازی عێراق بۆ ئەنکەرە فراوانتر بووە. هەروەها نازانین هەردوولا لە سەرچی ڕێککەوتون و ئەو نۆبڕگەیە چیە کە واژویان کردووە و دەشڵێت پێشتر شتی واڕووی نەداوە لە هەموو ئەو ڕێککەوتنانەی کە لەگەڵ وڵاتانی دراوسێ واژۆکراون هەر ڕێککەوتنێک کرابێت ناوەڕۆکەکەی ڕوون و ئاشکرا بووە. عەلی موسەوی شرۆڤەکاری سیاسی دەڵێت تورکیا لا مێژە بە هەڵەپەرستی ناسراون بەو پێەیە کە سوود لە هەلومەرجی جیهانی وەردەگرن بۆ فراوانکردنی هێرشەکانیان. باسی لەوەش کردووە هەندێک لایەنی کوردی لەم هێرشانە سوودمەند بوون. گرنگی با سەروەری ئەم وڵاتە نادەن و تەنها گرنگی با بەرەو پێشبردننی بەرژەوەندیەکانی خۆیان دەدەن و ئاماژەی بۆش کرد دەبێت ڕێگری لە دەستڕێژەکانی تورکیا بکرێت و هەڵویستێکی ڕوونی حکوومەت هەبێت. نازانین هۆکاری ئەم ترسە چیە لا وەستاندنی دەستڕێژیە بەردەوامەکانی تورکیا هەیە. ئاژانسی مافی مرۆڤی ئێران هێرانە بڵاوی کردوتەوە ماوەی 2 ڕۆژە لە زۆرینەی شارەکانی ئێران هاوڵاتیان بەهۆی جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان دەستیان بە خۆپیشاندان کردووە و دەڵێن مەسعود پزیشکیان بەڵێنەکانی پێش هەڵبژاردننی جێبەجێ نەکردووە. ئاژانسەکە ئاماژەی بەوە کردووە لە نێو خۆپیشاندەرەکان خاوەن پێداویستی تایبەت خانەنشینی کۆمەڵایەتی و پیشەسازی پۆڵا و کانەکانی خەڵوزی کارمەندانی پەیوەندیەکانی شاری ئازەربایجانی ڕۆژهەڵات شۆفیرانی ئۆتۆمۆبیلی قورس کرێکارانی ترمیناڵی تانکەکانی پێترۆکیمیایی بەندەری ماشەر کارمەندانی تەندروستی ئاگرکوژێنەوە و ژمارەیەک خوێندەکاری ئەفغانی لەگەڵ خێزانەکانیان گربوونەتەوە. هەروەها ئەمانە لە کاتێکدایە مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران لە پەراوێزی 79هەمین کۆبوونەوەی کۆمەڵی گشتی نەتەوەی گرتوەکان لە نیویۆرک لە دانیشتنێکدا لەگەڵ ئێرانیەکانی دانیشتووی ئەمریکا وتی ئەو وێنەیەی میدیاکانی ئێرانی ناوخۆی وڵاتەکە با خراپی پیشان دەدەن لەگەڵ واقعدا ناگونجێت. بەڕێزان هاواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.